لایەنەکانی هەفتەی 12 خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای میسانی ئۆلیمپی بووە میوانیانەی نەفتی میسان. لە سەرەتاوە هەولێر هەڕەشەی گۆڵی لە خاوەن ماڵ دەکرد. عەلام هاوی ویستی بەم دەرفەتە گۆڵ بەرهەم بهێنێت. نەفتی میسان هەرزوو وەڵامی دایەوە. عەلام هاوی دووبارە مەترسیدار دەرکەوتەوە. دوو لێدانی ئاراستەی گۆڵی سوورپۆشان کرد. هەردوو جار ئەمجەد ڕەحیمی گۆڵپارێز بۆ فریاد ڕەسوو گۆڵەکەی بە پاچی هێشتەوە. شێرکۆ کەریمیش بەختی خۆی تاقی کردەوە، بە گۆڵ نەگەیشت. عەلا دالی سووری و گۆڵکاری نەفتی میسان خەریک بوو بەربەستی یەکسانی بشکێنێت، بەڵام سەرکەوتوو نەبوو لە تۆمارکردنی گۆڵ. عەلی شاخەوان وەک پێویست مامەڵەی لەگەڵ ئەم تۆپە نەکرد. لە خولەکی 45 بنیامین ئاگۆری نێجیری توانی نەفتی میسان بە گۆڵ یەکەم پێش بخات. بەڵام ناوبشوان گەڕایەوە بۆ ڤار و گۆڵەکەی بەهۆی بوونی حاڵەتی ئۆفسایدەوە ڕەت کردەوە. لە نیوەی دووەم بارزان شێرزاد بەم لێدانە مەترسی خستە سەر گۆڵی تیپی خاوەن ماڵ. بنیامین ئاگۆر لە دوورەوە هەوڵی گۆڵیدا، هەولێریش وەڵامی دایەوە، هەردووکی بێ ئەنجام بوو. لا خولەکی 73 شێرکۆ کەریم توانی بەربەستی یەکسانی بشکێنێت و یانی هەولێر بە گۆڵ یەکەم پێش بخات. شێرکۆ دەرفەتی گۆڵێکی دیکەشی لە پێش بوو. لە خولەکی 85 ناوبشوان لێدانێکی سزای بۆ نەفتی میسان ئەژمار کرد. عەلا دالی گۆڵ یەکسانی بۆ یانەکەی تۆمار کرد و کۆی گۆڵەکانی خۆیشی لەم وەرزە گەیاندە 9 گۆڵ و هاتە پێشەنجی گۆڵکاران بە هاوبەشی لەگەڵ ئەیمەن حوسێن. ئەحمەد مەکەنزی بەم لێدانە ڕاستەخۆی هەوڵی گۆڵیدا، سەرکەوتوو نەبوو. لە دوا خولەکەکان خەریک بوو عەلا دالی هەولێر بە دەست بەتاڵی بگەڕێنێتەوە، بەڵام تۆپەکەی هەردوو ستونی گرت و چوارچێوەی گۆڵی نەبڕی، یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. بەم شێوەیە هەولێر بە 12 خاڵ لە خانەی 15ی ڕیزبەندی خولەکەیە. نەفتی میسانیش بە 18 خاڵ لە خانەی 7ەمی ڕیزبەندیە. بەهۆی یاریەکانی جامی نەتەوەکانی ئاسیا خولەکە دەوەستێت و تا چ ڕۆژی دیکە هەردوویانە یاریان نابێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.